ئازارەکانمانیەکە، پێشکەوتنەکانمانیەکە، سەرکەوتنەکانمانیەکە بەداخەوە لە ڕۆژانە ئێمەی ژنان هەواڵی ئازاردانی ژنان و زیندانیکردنی ژنان لە پارچەکانی تری کوردستانە بیسین و ژنان تەنها لەسەر بیر و ڕای ئازاد سزا ئەدرێن، ژنان تەنها لەسەر کوردبوونیان بە دەرەجە یەک و ژنبوونیان لە خاڵێکی دووەمە ئازاردرێن و ڕاپێچی زیندانەکانە کرێن و تا ئێستا بەڕاستی بەداخەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست ئەو کۆمەڵکوژیە و ئەو زیندانیکردنی کوردانە بێ هەڵوێست ماون و من پێم وایە تا ئێستا نەیانتوانیوە مرۆڤانەتر بیر لە کورد و کوردبوون بکەنەوە، تا ئێستا پێیان وانییە مرۆڤ کورد مرۆڤێکی ئاساییە، بۆیە تا ئێستا نەیانتوانیوە پشتیوانی بکەن. ئێمەی کورد بەڕاستی بە دەرەتان ماوین لێرەوە هەم هاوخەمی خۆمان بۆ تەواوی ژنانی پارچەکانی تری کوردستان دەرەبڕین. پێمان وایە کە ئازایانە و ئازادانە توانیوانە داکۆکی لە مافەکانی خۆیان بکەین. ئێمە پشتیوانی هەموو هەوڵێکی ئازادانەی پارچەکانی تری کوردستانین بۆ کوردبوون و سربەخۆیی بوون. ئێستا کەمپینێکمان هەیە، ئەندامین لە کەمپینێک کە کەمپینی پشتیوانی ژنانی ڕۆژاوایە. لەم کەمپینە کۆمەڵێک چالاکی ئەنجامەدرێ، چالاکیەکان خۆی لە گردبوونەوە و ڕێپێوان و ناڕزایی دەربڕین و هەتا ڕێپێوان بۆ بەردەم نووسینگە و قۆنسوڵی وڵاتانە. ئەمانەوێ پەیامی خۆمان بە تەواوی وڵاتانی جیهان بگەێنین کە ئێمە پشتیوانی ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانین. چالاکیەکانمان لەگەڵ جۆری وینەکانمان ناگۆڕێ، کەمپینەکەمان بەردەوامە و لە 8 مارسیشا پەیامی تایبەتمان هەیە بۆ کە دوانیوە ڕۆچالاکیی جیاوازمان هەیە لە سلێمانی لەو چالاکیێشا بەشداریەکەین. لەبەرەوە جۆرەکانی خەبات ئێمە لەگەڵ پێویستی ئەو سەردەمە و ئەو کاتێکات چۆن پشتیوانی بکەین و چۆن خەبات بکەین، خەباتمان بەردەوامی هەیە و پشتیوانیشمان بەردەوامی هەیە.